سپێدە باش بینەرێن هێژا و خۆشتوی لە هەر جەهەکی بینەر و بیسەرێن منە ڕێز و سڵاوتمان قبول بکەن جارێکادی لە پرۆگرامی بیانی 24 ئەم هاتینە خزمەتە هەوەیەن هێژا و خۆشتوی ئەم ڕۆژی دیگەل هەفکاری خۆمەتینی مە چەندین بڕگا و بابەتەنە ژبەر هەندێک و ئەم لە مانگا ڕەمەزانê نێزیکین خودێ ئەمری بدەتەمە تەوارێن مێن بیانی 24 لە تایبەت بن بە مانگا ڕەمەزانê بلە هەفکاری من بەهەوە بەحث کە سپێدە باش مەچێ سپێدە هەمی تەماشاوان و وەرگێرین هێژایان کوردستان بسوارێ باش بیتن هەلبەتە وەکو هەند زانێتی چەند ڕۆژەکەین کەمی ماین ئەم بچنە دناوا مەها ڕەمەزانە پیرۆزدا هەردوو تەوارین ئیرۆین مەژ تایبەتن بووێ مەهەی ئەمێ تەورێکی خوادا بەحث لە وان جورێ شیریناهیان کەن یان کوب درێژاییە مەها ڕەمەزانەیە وڵاتیان خواستەکە زۆر لەسەر هەیە لە تەوەری دوێژدا ئەمێ بەحسێ بازاڕیکردنێکەین بەریا مەها ڕەمەزانێ دناوا مەهێدا و پشتیوێژی خێزان چاپلانەکە باش ژە ئالیە دارای بەش بووێ مەهێدا بنیتن هەلبەتە ژمارەکە بابەتین دین باڵکێشمە هەنە ئەمێ بەحسە سەر بکەن دیگەل مەدا بمینە بجا مەتین ئەم دێ بەحسا سوودا ژاژی کەین ئەس باڕم تو دێ ژاژی خۆرێکی باش بیان پێدەیان بەس ژاژیت خۆ بەس ژاژیت خۆ ڕاستی مەتین جارەکادیشی من گوت ببینە من گەلێک گەژاژیە باش نەدام بزانین سوودێ تو چنە پەنیر و ژاژیە سروشتیە کوردی لە شیرێ کاڵێ مەڕ بزن یان مانگا دێتە دروستکردن لە وەرزێ نوکادا خواستەکە زۆرا لەسەر بتایبەتی بۆنانێ سپێدێ پزیشکێکی پسپۆرە خواردنێژی دەبێژیت سوودە نوێ سەرسوڕهێنەرن دام بزانین سوودێ توی چینە دکتۆر بەدر قادر پزیشک و پسپۆڕی تایبەتیە خواردنێ بە کورسان 24 دەبێژیت پەنیرێ کوردی سەرچاوەیەکە نایابە پرۆتینەیە پێویستە بۆ دروستکردن و چاکردنا ماسوولکەیە دەوڵەمەندە بە کالیسیۆم زۆر گرینگە بۆ پاراستنا ئێسک و دداناش بەهێز دەکەتن ئەو پزیشکە دەبێتنیش پەنیرێ کوردی پاڵپشتا تەندروستیا ئێسک دکەتن و ڕێژەیە بەرزیە کالیسیۆمێ لە پەنیرە یارمەتیدەرە بۆ پاراستنا بەهێزە ئێسکی و ڕێگری لە بکانەوەیە ئێسکی دکات دوی مەرجێ سوێر نەبیتن خواردنەکە بەردەوامە پەنیرە لوانەش پەنیرێ کوردی یارمەتیدەرێکی باشە بۆ دابەزاندنا پەستانە خینێ ئەویش بەهۆی ئەو ڕێژەیە پۆتاسیۆمە گوتێدا هەی دکتۆر بەدر قادر بەحث لە هەندێش دکاتن خواردنا پەنیر و ژاژی هاوکارە بۆ چارەسەریە ڕۆماتیزمێ و نەخۆشیێن دلی تایبەتی دژە هەوکردنە هەی بۆ هاوسەنگکردنا پەستانە خوێن بۆ شەکرەش بکارتێتن هەروەها ڕێخۆڵەش بە تەندروستی جهێلیتەوە بەێ دەرین ئەمە بچنە ڕۆژهەڵاتی کوردستانێ وەکو تێزانین چند ڕۆژەکەن دی هەمی کوردستان باکوور باشوور و ڕۆژهەڵات و ئاوای کوردستانی کەتیە ژێر پلەکە دژوارە بەفرۆباریندا وێجا لە ڕۆژهەڵاتی کوردستانی شەپۆلەکە بەفربارینێ ژە ئێواریا ڕۆژاهینیەوە هەمی ناوچەین ڕۆژهەڵاتی کوردستانی بەگرتیە و لە زۆربەیان ناوچەیان چەند ڕۆژەکە بەفربارین بەردەوامە و بوجارە ئێکێژی لە ئیساڵ بەفر لە ناوەندێ باژاران بەگرتیە و باریە بارینە ئەف ساڵە دشێت بێژیتن و ئاوا ژێرزەمینێ و ئاوا بەنداوان داوڵەمەند بکەتن و مەترسیە وشکە ساڵێژ دەمان دەمێدا نەهێلیتن هەرج بەروێ چەندێ وڵاتیان ڕۆژهەڵاتی کوردستانی بووی بەفربارینە دڵخۆشن سێ ڕۆژە لە شاری مەریوانی پارێزگای سنە بەفر دەبارێت و چاوەڕێژ دەکرێت تا ڕۆژی دووشەممە بارینی بەفر بەردەوام بێت لە دوو مانگی ڕابردوودا چەند جارێک بەفر لە ناوچە شاخاویەکانی ئەم دەڤەرەباری بوو بەڵام ئەمە یەکەم جارە ناو شاری مەریوان بەم جۆرە سپی پۆش دەبێت و ئەمەش هاوڵاتیانی زۆر خۆشحاڵ کردووە ئەی مدەتە فرە خازبی تقریبا لێ شاری دور 20 سان تێوارانە بیرون شارێک شاب منطقە کوردستان چوە تقریبا حدود 70 سان تێوارانە هەواش چی وەخت نەفرستە وەش بی لە حاز و بەروارانوێ فرە خاستەری بێ بەنسبەت و مانگەکەی قەبلیە ئەم شەپۆلی بەفربارینە کە لە ئێوارەی هەینیەوە گەیشتە ڕۆژهەڵاتی کوردستان بە پێی داتاکانی کەشناسی ئێران قورسترین بەفری 20 ساڵی ڕابردووی لێ دەکەوێتەوە لە دۆخێکدا کە ڕۆژهەڵاتی کوردستان مەترسی وشکە ساڵی لەسرە و ئاستی ئاوی زۆربەی بەنداوەکان زۆر نزمتر لە ئاستی پێویستە ئەم بەفرە دەتوانێت بەشێک لە سامانی ئاوی ژێر زەوی و ئاوی بەنداوەکان قەرەبوو بکاتەوە ئەم بەفرە ئیمساڵ ئەوەجاری بەفرەکە بارێ خۆشحاڵین پێین و بەفرەکە بارێ بۆمان و
حەزەکەن ببارە زیاتریش و ئاومان نییە ئەوان کەسە لە هەموو دەشتوەمانەوە ئەمە عەرزەکەم لە خزمەتانە خۆشحاڵین بەم بەفرە کەباریوە و هەروەها دیمەنێکی خۆشە و دوای ئەویشە ئەگە بەفر نەبی ئاو نییە هاوین و بەهارەکەی هەروە ئومیدوارین زۆرتریش ببارێتە ئاخری ساڵ. ئەگەرچی پلەی گەرما زۆر دابەزیوە بەڵام هاوڵاتیان بەگشتی و مناڵان بە تایبەتی لە خۆشی بارینی بەفر ناتوانن لە ماڵەوە بند بن و بۆ یاریکردن و کات بەسەربردن ڕوو لە دەرەوەی ماڵەکانیان دەکەن. مناڵەکان لەبەردەم ماڵەکانیان یاری بوو کە بەفرینە و شەڕە تۆپەڵە دەکەن و گەورەکانی ژیار ڕوو دەکەنە پارکەکان و یا بۆ پیاسە ڕوو لە کەناری دەریاچەی زرێبار دەکەن. کامیل بۆکانی، کوردستان 24. بله دیرین امی بردام بن لسر برگا بابتین خوا یعن بالکش امی بحثا وان خوارناف کنید کو بجنه وزا بخش گلک از بجن نابید بهنا بخوارن چونکی گلک سیان هنه جبو تندرسیان مروی جنب بزانن باوای کی گشتی و چکاریگری هبل لسر تندرسیان مروی توی جنه وقت سل مینیتن کو بخوارنا برداما وزا بخشان کارگریه کانرینی لسر تندرستی مروی هیا وقت کتن کو هورمون لشی مروی سیستم رخص نواتیک بیشتن چونکی باوای که گشتی جماره که زورا رجا کافاین دنوان دا هیا و وقت کتن کو تأثیر آنکو کارگریه نرینی لسر کو اندام هر سه یه لشی مروی هبیتن ده همان دم دا تندرستی هیا لسر زارو کام باوای که گشتی چونکی تأثیر که راستا خول سر گلچیس کنه دکتورینا پتریکینا نویسر راستا که و توی جنوی بحث و که کریه کو هبونا جماره کازور یا شکری یا کورژه کازور شکری دنافوان جورا خوارنانان دیبیته اگر تکچونا میتابولیزم و کشا تندرستی اندیکجی توش مروی دیکتن اوی نوجداری بحث و که جکریه مترسیا سرکیا خوارنا و زبخشان پیوندی به رجا زورا کافاین و هیا اوجی اگر هیا بیت اگر آلده بونه به وان جور خوانان جبر کو رجا گنجایت پرینیتن کو جبو هر زکاران نابیتن ج 3 میلی گرم زیاتر بیتن جبو هر کیلوگرم کا کشا لجی اوی نوجداری دبش اکادنی افن خدا بحث و کی جکر دل و خوینبرین دنیان لشمروی و که اندام ده ماری با آکی کشیش بروان قادنان ین وزبخش تو ضرر دبن اول جیبته اگر تکچونا برچاف یا تندرستی گشتی گوز جی کافاین بیته هاندرک جبو زدروی بکار اینا ناترشین گدای بر همینا ناترشین گدای نوا معده دا کدی بیته اگر هاو کرنا گدای هاو کرنا پنکریاس برینا گدای خرابیا هلمجینا ویتامینان هم دیسان تخمین وکو کالسیوم و مگنیسیوم آنکو باوای که گشتی تویجر رنماییان دنا ولاتیان کو جماره که کم آنکو برای که کم و زبخشان تا بعد و خوارنان بکار بینه اگر بکار جی بینه روزانه بلا کم بیتن بله بله بینران هر وکی هفکار من دست بکی آماجه پیدالت هاری خویی که دام ده بحثا و بابتی کن لمانگا رمضان پیروز خواست لسر چه جور شیرینی که هی و پیدوی ام چه جور شیرینی بخوین و مبسیجی ممیوانداریا ناجی نادر پندروی خوانی کارگه که شیرینه منیه کردیه برس نادر تو گلک بخیر هاتی خودش ترازی بید سپاس به درفته بسیاران گود چه کار بینین باشه وانیه بجا کاکناجی برای کتب چه سر بحث شیرینی که ولی درینج بسیار خواب کردن هم آموزش باید کیش بیان کو برای کازور شیرینی ان گل خوای نانی خوردنگاه و خونه زور سپاس بوده بله ماشاءالله بجا متین برس نادر متین شیرینی خوره که زور پیسه یعنی اگه تو ببتنی بده ده خودتن یعنی انا بعد شي برای کازور وام خو گلک جوان ماشاءالله گلک شیرین جوتام دیارن بله خودش ترازی بید بجا کاگناجی اول کارگاه خو انگل جرا بحث شیرینی کن همین بجن چون گل شکل دیدن هندک جور شیرینی ها جهنه برای که مشکل کارتینه درست کنه واندا هنگ بخوا چه تعامل گل شکل درست کنه شیرینی همه شیرینی شکل تدا بله همه جرینه تدا یعنی به مجامله چه شیرینی سوری بید ترکی بید ایرانی بید بله بس نوعه فرق مثلا بقلاوه ترکی ام روینه اورفایت کنه
بله. بقلاوت عراقی ام روین هلندیت کینه بقلاوت گوز ام روین نباتیت کینه همیا روین تدا یا مثلا شکری جی خرایان شکر یان گلوکوز یا تدا به مجامله بدرو راستی خرجی بو تندرستیت خرابن خراب رو درست جید کن اره والله چونکه خواست دال سر بله. خلکی پیوستی ها پت خوتن یعنی های وکید بین جینا دتا برکت خوتن بجا به هنده دبی با طلب آل سر هم چید کن بس لگور اویدیت میده های کیف ترکی تید های کیف ایرانی تید های دو کیف حزت سوری مینیده. تید بله دیف حزه برس ناجی تو چه بیجی بوان لمانگا رمضان شیرینیا چت کنی هیل مال چت کیت هی دینیتن لسر جادا لسر عربانا دفروشیت افهم میشه دی پیوربن هن وکی کارگین شیرینی چه بیجنا حالاتیان شوا خوب پارزن به جور شیرینیا خود از خو مویا از صاحب شیرینی من بس از بهم هندی پیچه بیت شیرینی نخود مرو دبی راسکو بیت گخل که خو هندی پیچه بیت شیرینی کار نینید یا مجبور مناسبات دبی کار بینیدن یا دیجی یا مثلا سر عربانا مهم خوزان هزاران راپور دتین از سر تلویزیون و سر رادیو فلانا یک توزک زور تت سر ما سیاره تینو چند ما مال خود چه سیاره نه توسته تسمیزه ولی درگو پنجرت قپادن بجو سر جاده یا چطوره حساب خوبه که یان اف دوکل سیاره هم هنده اف برای بطایبت وان دو سه مانگه چوی ها بحث سرطان کرمان خر دوکل سیاره یا وان چت بینه پالایشگاه ونیا پالاوگه بله و یادیشی مثلا اف آبد وان مالا خرطین سجوکا ونیا و هتاب لداد هشک بی سواره تیراتشن او میکروب دیسان خرچ تا عربانه هنوزم اف خلق سچا بیت سکت بعد سعریش بیتن کاغناج یعنی سعر زور فرقه مثلا از یه پقلاوی دم هندک مطعما نویان ناینم کیلو 22,000 جمله سر عربانه هی 2,500 اگر مطعمه که بزانی 2,500 هی بوده 22,000 بیستال من کرد دیاره فرق موادی های ونیا راست بجو باش کاغناج تا بحث بازار کرده گفت خواسته کزول سر جورین شنا یا نه اجبو ماه رمضان شو که توری متایبته به ماه رمضان تا کوچن خلق شنایان که ود بن خود راستی مانگا رمضان چین دولمند پقلات بد و فقیرنا بن یعنی اوش چینه اوش چینه مثلا اوش دو طبقه کمالاتیه یه دولمند پقلا انتاب بد یه وسط مثلا پقلا گوزت بد یا عراقیت بد چین خارجی زولوبیا و بامیان افچتنه بس بگشتی همه شکلن همه شکل داد هندک به ناوه هنگوین و فلانات فروشن صراحت خر کلاواته او هنگوین تیتا کاریناش جمله کیلو 5-6 هزار دیناره کس ناید هنگوین کیلو $100 بکده ناوه هنگوینه انسان دبی راز بیدگه خلق خوب خر کلاواتت بین هنگوینی سروشتیه و فلانه کس هنگوین $100 و 100,000 ناکده ناف پقلاوه خر 5,000 و 6,000 اجا برس ناجی اگه تو ما بحثی وان شیرینیا بکی تا بحثی پقلاوا کرده گوته چین دولمنتین واند بن دیوانش لمانگا قنادی ام تبین لمانگا رمضان تیزا خواردنیان هز بس بیمتا لگور مثلا یه های ایران مزن بوی واند کرد یعنی لگور خلکیه لگور حزا خلکیه او نرخیش فرقه مثلا کیلو 10-12 هزار کیره کیلو 30,000 کیره کابرا جاتی کیلو اگه کرده 3 کیلو کرده و زلوبیا مثلا مانگا رمضان زور چید ام خو کیلو 6,000 دادن دنش دکانم کابرا قصابه عربانه که دانای کیلو 1,500 داد یعنی جمله خلق دوال مت که 6,000 خود یعنی 4,000 خود وکیل از نادمه چونکی 4,000 سمن رات استید یعنی هندک حلویات دید تینا نگمت بین چونکی بابت من چه که بدارم بس نشم دمه و تنشت من 1,500 های از نزانم 4,000 مت خازن از این نادم 1,500 چطور درتینی سبحان الله ان نزانم باش کاغناجی ما رمضان با که گشتی خلق گلک قسپاند خواتن زلابیا لقمه با که گشتی انگل کارگاه خوا
تا کو چند یعنی وان خواستن ولاتیان برچاف دگیرن هنگ تایبت بونم قسمان دفروشیان لقمه و زلا بیاد درست کن وان چت کن یا نه خود ما بس زلو بیاید تای از خو وکی خودان شیرینیه که هندی پیچوید بیش ما خلکی شیرینی کم کن خوی نابید از باب بیشم بس دبی مرو بی راست بید راست چونکه خر شیرینی دست کردن ونیا یعنی شکرش دست کرده یعنی هندی پیچوید کفشکه که هنگوین بخو فقیه که شیرین بخو چزانم یعنی بو رمضان تو گل هندانی کس از گل هندانی ما اگر تو زوریش هست که یک دو کتاب خود من برادر های روزه نیف کیلویت خودن نزانم بیشتن دین اسلام بیشتن که ام دبینه میوان خوده و جاتی 3 جمع 2 جمع دخون اصلا من پیسه بودش بازار گران بید یعنی دبی تو کمتر بخوی تش دیگران بید یعنی هندک کتاب راستی مروب نزانید چه بیشتن بجا برس ناجی هر سه زور خورنه متنی شکی کلوان زور شیرینید خب لام لهنده سه نیف کیلو نخوام از کم تو کمتر نیف کیلو ایش هزوره برس نادی دید شد به بوان اوید مثلا المال درست کن تا چند تندرستره یعنی جاتی تو بی وانه بخوی یه دیگه بخوی المال پیچه که چکی بس بو افرو بیتن خود هر چیزی که تو حس که دشه چیکه چونکه یا آسانه قدیم چه نبو نوکه یوتیوب و نیا گوگل هر چیزی که تبید خلک آیفون ها چید کرد که همه مروباتی سرسامه پیوانیه ما شیرین یک چیه بخو سرچ که هر جنه که حزلی بیتن ده بخو سرچ کردن چی کرد اکید اول مال تتا چی کردن خوابین تره بس اول دکان تتا چی کردن خوش تره چونکه وان دوره دیتی پروفیشنال تره ونیا مثلا حتی مطعمه خورنا مطعمه خوش تره لیا مال بس یا مال احتمال زور خوابین تره گلک جای خو مادی نکت مثلا وان عرباناش تا بحث کرد مثلا یا عربانا کید بید کیر دا چید کن یعنی وانا مولت نینه که حکومت چادری وام کرد ونیا زیر زمینه که داد پناه که داد چید کن و شب سریعتی نسجادت فروشن و کید بجید او روینه کارتینن چند جارا او روین مثلا خوی روین اگر معلومات هنگو هبید مثلا نابید 3 جا 4 جا زیادتر تیدا سور بکی اگر روین باشیش بید بس کل حد تی پاری حد بیتا هوی سرطان ونیا یا نف شکرات نزانم چه بیجم خدا نزانم باش جبری اكو اصلا دك نوعات تحقيقين ازدرين بس بسيار هيك بهم برمنا قالك كارجين شرنيات وخوازن كردستان هنا لدم اكو كارجي كي ببيتن كو خبدتا ديار كرن برهمين جواز بيت ابداع كت شكي بكتن تقول لكارجها ما هم قالك جورين شرنايان دروس كي تركي نوي ديك قالك شوان جرانه هو بزاف نكري محاول نكري جوري كيني شرنايان دروس بكن جاري كي بيتن كردستان هي هينكو بخوبيتن كارجهانكم مقصدام خود همه محاولات کن بونمونه اول کوکین اول 2-3 مانگه مینوینه بازاره همه محاولات کن دیف پیچه منا خوراستی ایجا اول نیه؟ اول کوکینه هم بله خوش دیاره الله جماعت افشرینایت تایبت به کارگاه کاغناچی تکیش بیجم مثلا پقلاوا رنمایی یک بو خلکی ما اگر نان پقلاوه او نان پقلاوه ایان هویره و اگر رنگ داف هویره فستقه اوی بویا خاطه دا یان اگر رنگ داوه بویا خاطه دا یعنی بینران آگادار اگر رنگ داف هویره و یا نانه و بویا خاطه دا اگر شیلا و دیسان میلا و کسک بو بزانم بویا خاطه دا چونکه فستقه کسک خو کیلو و 21-2 دلار حتی 30 دلاره درامن فستقه 10 دلاری کرن بویا خیک کنه او یادیجی تاما فستقه کسک فرق گه تاما دی فستقه ایرانی نیوه که زره بون نمونه و فستقه ایرانیه بس اول تاما کزانه لیتن و یکی سوران بین قزوان تاماوه فرقه یکی تامه دای بزانی یکیشی رنگه اگر رنگ داب شیله یعنی بینران آگاداری به خاله بن تایبتی با منگا رمضانه که هنجیه که تکرن سعر باند بجا برس ناجي والله اوي خوش بكاغنا ببوره تام کنه ابا خود سپیده ازانشون دل من چیته و ازانشون یعنی مشهد بیره خون پشتی برنامه اش اگر خود حس کرده زیاد پشتی برنامه ایده خون برس ناجي اوه
مثلا اواخر فستقه جوید به اگر رنگ داوه یعنی رنگ تدا کردی اگر نانوی یا هویره و رنگ داوه کسک بو زانه بو یا خاطی دا یان شیلاوه هنده جا وقتی تکرن سینی هندک شیلا تدا اوه شیلاوه اسپیه اگر شیلا جی میل و کسک بو بزانه هر بو یا خاطی دا چونکی فستق رنگی ناده تب هویره فستق یا اصلی اوادی بویا خو صناعیتی کردی یعنی هر جوره که نه ابویا خیت کار اینان نه بویا هم کار بونو من نه ابا کسکه ابا چا بونو من رنگی و کسک بو خوب فستق و کسکه یعنی فستق کسکه فستق و کسکه گرانه مثلا $25 $30 فستق دی $10 $12 و فستق الكريتين كان نجيب درس فستق يد بقلاوت عنتاب ایان فستق عنتابه ایان یا باکور سوریه لای حلبوانه چکی جیران عنتابه ایان جی یا قرقزیه فستق ایرانی مستحیل کسک بید اگر کسکش بید او طامنی او بین فستق کال هشت یا نگهشتی کسک جد کن بسوی طامه نادد چونکه وکی مثلا دارا سیوه 100 نوع سیوه های فستق ایرانیش گه عنتاب فرقه یا عنتاب هورتره کسک تره هندی یا قلاوتره یا زره نیوکو زره ما خالق بلا خوب بشکنید نیوکو دیاره جابرس ناجیب ما بحثا جوازیا و باقلاوا بکه و کیش زیاتر حزل سره مثلا هتن بین مشکل بومه یان خوده هیا بس اوه از باورم قوای نوکه زیاتر خواستالسا نوتلا او نوتلا چیه؟ هاویره بشت کاکاویت کنه دو بهنده و کس که سر بجی نوتلا پیدا کن نیوکاویشی کرمکا های تست کسی دا تست بکن؟ تست کن تو شیرینی خوری هست نه خوشه جا کاک ناجیب بو بره برم قطع جکری گلک جارا دمام چنه جه کی دکانه کی پاقلاویان شکیت کرن دبیجن هر چند ایرونیا لی خراب نبویه بمند ببه بزن تا چند پاقلاو ببینید نوا کارگاه که داده نوا دکانه که دا ساخلمه اگر هفکارت من کلینی ساکب دن اف من ده ممنون بم پاقلاو لگور کش و هوای دکانه مثلا اگه گرم بید اکی تأثیرهای فرقت گرد دکانه کوفینک بید مثلا پاقلاوشی از بیشم حتی 10 روزاش چلی ناید بس او رونق و پشتی 3 روزا او وکید بین مات بید یا لماع نیه اگه نه تو 10 روزاش چویره بید چلی ناید هیچ لی ناید و پاقلاوش نابید دانیت سلاجه دا پاقلاوش داره بید باشتره من او بسیاره بکنم گلک جرا دچم بونم نه پاقلاوی که دیاری بو مالا مام جناب اینا مدابید از گلک جرا مردم جی پاقلاوی مالات بم ید بیشتر اکثر دانیت نفس سلاجه نه خراب بید نه جو مال بخوی فینه که خود تو بشکت خود ناینید ازعاجی ده آن دوی مبارده پیکی وجود که کشو هوای سروشتی احتیاطیه یعنی 20-25 هو زوستان توشی هر جا که بانه از هر جا که هیچ مشکلی نیست هر نوع دانت سلاجه ده چونکه توی وی جوید رقصینی بو بشکت خو ونیا بله باشه کاغ ناجد شکی دی که تو خودی یک کارگاهی مانه چند ساله تو هم کارگاه های تقریبا 15 ساله 15 سال باشه اخیر بسیارش تکم جبو ماه رمضانه و بریار نده بچک وارد و خداره ولاتیان برچه فرقیم بچک نرخین شرنیه خو کمی چه بی نخواره خود مثلا نرخید ما از بیم گنجان مثلا اب پقلا از دم 25 سهیا هل رضا ما جدا شورشی های 35 40 دن خالق دیشه تستش کرد یعنی 10,000 ما فرقت که خالقی یعنی مثلا شیرینی ایرانی از 10 دم جدی 12 و 14 نه دوشین خالق تست کرد الحمدلله بازار ما باشه چون خالق مدناسید یعنی برآوردت کرد خالق نو که حاشا همه چی تگی زانید حاشا به عقل نیه خالق چی زانید همه چی زانید و مثلا گرانی جی مثلا بین هنگوید گران کرید شیرینی ما گران نکرید تنها چوکلیته اویش اگر هنگو معلومات بید پودرا کاکاو دنکت کاکاو عالمی یا هستای بارنا پیرار تنها $2,400 بو اف سالا چوی مانگا 12 گشت $14,000 $2,400 گشت $14,000 یعنی عالمی هستای مثلا من چوکلت ترکی برای 20 دان اف سالا سهی دادن من پید گران نینه و کی بابت شیرینیش ما هیچ گران نکینه راستی ناجی نادر خودی کارگاه ها شیرین ها یا نواستودا بیانی بسیار میوانه ما بوی گلک سپاس بودن گلک ممنون و در فته کنگو دامن
ممنون انشالله خلقش ده خوب پارزیتن انشالله شیرینیا از خو وکی حس کم زوره بکرن بس انسان اگر گل خوی راست بید هندی بشن شیرینیا نخوند قصب و اوانه تعویز کند پویدی زور سپاس بتم دست فریش هاتین سپاس بوده ممنونی جتتر خورد؟ متور خور میک دو خورن خودم من باری بتنیه خودم من بار لولو اشتا مای من اجا جماعتا کنترل پرودیوسر و اواخرت بین مل بیر نکن متین یک بو من یک بو تا بزربه نه از ذکی ده مجموعات دیگه که شگر خود هست که دیگه خودت هندینی مروف گتر رکوت که هست هریمه ام بحثات شکی دی بکن روش هات ابراهیم گنجه که باجر دهوکیو بسر نخوشیا شیر پنجه دا زال بوه وی توجبون و رزگاربونا خوب به شیر پنجه کریه پرتوکه کو تیدا بحثا همو جیانا خود زکت نها پرتوکایی بناوه از دشم هاتیا چاپ کردن و بلاف بویا روش هات نها بویا نمونه یا سرکفنه و داخازه دکت چجارا ام دستا دانه هلین اگر لدهاتی دا توشی نخوشیه که مزنیش بوی دستا دانه هلین هر چتک شانی هنده مروف بسر زال بیتن نوه من روجهات ابراهیمه تمن 18 سالیه دا توشی شیر 50 خینه بوم از جور ALL دست پی که پرکه هندک پشکنی نه نخوشی ماها تا دست نشان کردن پشتی نخوشی ماها تا دست نشان کردن دست به دست ما دست برگرتنا چراسری و کیمیایی کرد نخوشخانه هیوا باجر سلیمانیه پشتی بوری نانیزی که 8 حیوا زحمتیت گلک مازن آریشن تندرستی جسته هر واسه ین درونی تایبتی ین درونی شیان گلک من آزاردن مب ایشینن بله پام بردوام بوین سرورگرتنا چاره سری و گل پلانا نوجدارا پشتی بوری نانیزی که 8 حیوان سپاس به خودم جوی نخوشی رزگار بوین اوان ریدان جیان من از کرم باشترین وشان شکساتی من فکر کردم چجورا درنگنین هر پنگاوه که جیان خدا پاویجم فکر کردم کسی اکانه از لواز و ترسنوکت کردم از بخوبم نخیزان یا هوال یا هر کسی که هبیتن فکر کردم اگر درست رفتار بکم دشم هر کاری که بکم یت مدویت انجام دم چونکی آگر یت مشک من دا پرتوکا از دشم نبتنه بلکه بصادان چالاکی اندی چه سوشیال بیتن هر جهه کلاینه که دیتر بیتن تنه اگر اکن مدویت نیشا خلکی بدم گروش ها تجوه که شیر پنجه بو اونو که شوی نخوشی رزگار بوی صنف عمل شاق مهمی کری راست اوی دمت نخوش دیتن هر واسه چاره سری ورگرد و که چا کنو که تجوه که شیر پنجه مد بینیتن و چاره سری داد بوریتن و چید بیت هزر کتن پاشا روژه که خراب یا لیویایی دی بجمه نخیر و بوتا روژهات پاشا روژه که گش و جان بوی اگری هیویه بصدان کسا بخشیتن تو جدی بیه کشوان کسا افجا بید وینا که تو دستاب داهلی یه بردام به سر چاره سری خویان هر کسی که دیتر جی نخوشی نبید بله دست داهلا بن اورنج به خارج کارا نکرد دی بجمه را به سرخو گرینگی بجیانا خوب ده حوالت من بردام داخواست شمت کردن پیک و در کوین و سقای خوب گوارین بله چو جاران در کفتنات گل حوالان پشتیوان همی ریدانان بو منجه سرنشراکشی بو بله درین راستی روشات یعنی جهه ویه که کو هر کسک در سانجه فیر به وانانجه فیر به راسته وی داویه جماره توجبان به شیر پنجه لجهانه و گشتی لکردستان عراقی جی زور بله دهمان دم دو کسین کو جه جره کدی چید بنباو چرا سری وردگرن اوج زور بونه وجا پیده هر دمه که دا کمرف توشی نخوشه که باوری بخواه بیتن باوری بخواه بیتن چجورا دستان ایراده که بهت بیتن بله وجا دارین امیچن سر و کلینه کادی ازانستی تایبت به شوفیران که یه تاکسیان دهمان دم دان امبولانسان و کلینه که بریتانی آماجه بویا که کلیه که شوفیر این تاکسی و امبولانسان
مترسیا مرنوان جبر نخوشا زهایمر کمتره برآورد به زیاتر ج 400,000 کارندن به زدبونا تمنی جی مشکی وان با اوای که برچاف گشت کته و کلینان آماج با یکی کلیه که او تیول سر بنمای هیمو کامپوس هاتیا که بشه که مشکیه و جبویا دواریان زور گرنگه همان دم ده او بشه برپرس جه هسکرین و آراست سکن و گشت کرنه که دشیتن هاری کار بیتن جبو هسکنا کار کنا معرفی و پاراستا مشکی لنخوشی الزهای مره دکتور انوپام چینا که وکلینا نویسر وکلینا آماج با یکی کلیه که انجامان یا و چندانی شاندای او کسی که شوفیرین تاکسی و امبولانسانن بشه همپو کامپوسه دمشق واندا برآورد به پیشه دی زور باشتره و بردوام گشت کتن او وکولین لسر بنمای داتاین زتر 8,900,000 کسان لسیستم نشتیمانی آمار جانا بریتانیای هاتیه کرن که دناورا سال 2020 بود 2022 جان خواهشته زاینه دنافوان جماره آندا نزیکی 348,328 کسان جبر نخوشی های مر جان خوش دستا بود. لیفوان داتان لوان جماران اکل صد شوفرین تاکسی و 0.7 صد شوفرین امبولانس بودند که به نخوشی های مر جان خوش دستاینه. دمکی دا که پیشه اندیکه زور زیادتر بونه جماره وان. آنکه با وقتی گشتی مرنا شوفرین امبولانس و تاکسی لیفو و کلینا بریتانی کمتره به برآورد دیگل 400,000 کارندن نوی والاتی. اول و کلینا و دبک و شوفرین جیوگره بجديرين أبا سلامة سركي برأي من كو وقت كاتن شوفير كمتر توشي نخوشين زهايمري بيتن چونكي بردام هوشياره بودم من دم رايكي تشيتن بردام چاوين هر دو خودي كان لا راس ولا چپينه بردام اراسي ومشكي هر چندن دگل خو مشغول كان بالي با واكي گشي شوفير هوشياره جبالكو شوفير امبولانس و تاكسي اج گلك ناوا اوتومبيل دنا بردام مشكي وان اكتيف اواج بتوي كو كمتر توشي زهايمري اج ام دچينه دياربكر دياربكر آفرتان جگل ارکی مالایان ارکی کی دیکی پیروزیان بخویان حل بجاردو روزانه به پی کات ام کارانه دکن نزدیکی 35 آفرت کودبنا و کاری دستی و چنین دکن دوجار برهمکانیان با مندالانی زیان برکوتوی بو ملرزکانی 16 شباتی سالی 2023 دنرن اوان دالن سرای بونی ارکی کی زور دڵخۆشم بەو کارەی دەیکەن چونکە ئەمەیان دەرفەتێکی باشە بۆ ئەوەی سەرڕای ماندووبوونێکی زۆر قسە لەگەڵ دراوسێکانیان بکەن لەگەڵ ئەوەش سوودیان بۆ منداڵان هەیە. ژیان لە دەرەوەی شار سەختترە لە ناوەندی پارێزگاکان و قەزاکان بە تایبەتی بۆ ئافرەتان دوو هێندەیە لەلایەک خەریکی ئیش و کاری ماڵەوەن لەلایەک منداڵ بەخێو دەکەن لەلایەکی دیکەش بەشدارن لە پەیداکردنی پارە بۆ ماڵ لەگەڵ هاوسەرەکانیان لە شارۆچکەی ئەرخەنی لە دیاربەکر ئافرەتان جگە لە ئەرکەکانیان ڕۆژانە کۆ دەبنەوە بەشداری لە چاڵاکێکی گرنگ دەکەن ئەویش ڕستنی بوو کەڵی سوفە لە قوتابخانەیەکی ئەو شارۆچکەیە چاڵاکێکە ناوی تۆپەڵی خۆشەویستیە بەڕێوەبەری قوتابخانەکەش بەو شێوەیە ئامانجی چاڵاکێکە ڕوون دەکاتەوە ئامانجی چالاکیەکەمان بەشداری پێکردنی خێزانەکانە لە سیستەمی پەروەردەیی وڵاتەکەماندا هەماهەنگێکی باشمان هەیە و دەستی کار دەکەین بووکەڵەکان بەسەر منداڵانی شارۆچکەکە دابەش دەکرێن بەشێکیشیان بۆ منداڵانی زیان بەرکەوتووی بوو مەلەرزەکانی شەش و شوبات دەنێردرێن کاری ماڵەوە دەکەین ئاگداری ئاژەڵەکانمانین دوای هەموو ئەوانە دێین بووکەڵەکانمان دەچنین زۆر دڵخۆشین بێگومان لەگەڵ دراوسێکانمان دەرفەتی قسەکردنیشمان هەیە ئێرە بۆ ئێمە وەک ماڵێک وایە 35 ئافرەتی ماڵەوە بەشداریان لە پرۆژەکە کردووە منداڵەکانیشان دێنن و پێکەوە کەشێکی ناوازە بۆ خۆیان ساز دەکەن بەیانیان زوو هەڵدەستین کارەکانمان تەواو دەکەین زۆر دڵخۆشم یەکەم کاری دەستیمان ڕەوانەی منداڵان کرد لە وەرزی زستان کاری باخچە و ڕەزمان نابێت بۆیە ئەمە بۆ ئێمە بۆتە هۆی کات بەسەربردنێکی بەسوود بووکەڵەکان زیاتر لە کتێبەکانی چیرۆکی منداڵان دەبینرێنەوە و دواتر لەسەر ئەو شێوەیە دەچنرێن سەرڕای ئیش و کاری ماڵەوەیان و سەرقاڵی ژیانیان ئەم دەرفەتە بۆتە مایە خۆشحاڵی ئافرەتانی ئەرخەری بله دیرین امی بچنه سر تور دویل هر تایبت به ماه رمضانه به جمع بحث ماه رمضانه کنو آماده کارین خزغانه جعالی دارایی و چپ کتیم چه تشتب کریتن
کنگی آماده کاریان جبو جشن بکتن و جا جبو گنگشک ناوی تاری ما الاستودیو میوانداریا بلال سعید شارزای باره آبود یکی رکاک بلال تو گلک بخیراتیم زور سپاس بجبریا کتب هل تاری کده مهند شیرین های اینا بونه ایره مخابن تو نگاش بونه کدام کدای نتیجی خیلی ما بجا کدین ان شاء الله بوی وارکی کاک بلال تسبیک یه دست بکنم اگر خزانک بنو من باره دارایی وان نگلک باش بیتن و نگلک خراج بیتن آنکو وسط بیتن تو خود زانی لما رمضان نگلک خزان پیداویسیان خواهد کردن يعني من دكتش أنا بلكي زاتر بكن روجانين آساي خزانك وسط يا ناوندي شوا جالي دارای و آماده کاری هم کرد. دست خوش کردیم خاطر سپاس. رمضان پیروز به لهمو خوشویستانی که با آن گرینگه و اتوان تنظیمی که با خوان درست بکن. قصه زوره کلی لسر رمضان که آیا تنها دیوی کی دینی هیا دیوی کی تندرستی بالا مگر لراسی تابی رخص نوعی که هم با تاک هم با خزان هم با مجتمع و با کمالگه. اوی که اما وكل رمضان بليتي بقين اي رمضان برسكيتو زيات لبوار دارايك هو سرتو بو زيات جخت لسرو بكمو رمضان لروي رخصني داراي تاكو تمن وكو تاكيك چون داراي خوم ريك خمو رمضان وكو رخصنوي داراي کی خيزان كوكو خوم چون معاملي لگلاكم رمضان وكو درفتك بو بخشين و معامله كردن لگل دورو بري خومانه و رمضان وكو رخصنوي کی داراي بو کوملگا بداخو كاتك سيريم ديمناكي اسا خريكه ماهيتو ناو نشان او مهامی که بر رمضان دروز بو بتایبتی لرو دارایکی و خریکی خینه بردمی مترسیو ابینین همو او حالت ناشازانی لکرین رودا لمای رمضان ایبینی لکاتیکا بریار وانبو وابه بریار وابو ام رمضان کینه درفتک همو کو تاک خمان ریک خینو کچی اکرین چون ایکرین و چی اخوین و چی اخون همو ام رخصنوانا اكل رمضان درفته بيكين وبهماش بو خزانش تندروسته وبقرب قرينو بويكا شلون بخشين انجام دين شلون رقاكان بويا اگر سير كين اوندي قصه لسر جماركان نكراوا اوندي باز للرخصتن كراوا لرمضان اكل كسك 1000 دينار لقيرفانيا به اكل كسك 10000 دينار لقيرفانيا به بلام هزاركي ام اتواني تشي بي دروس بكاو تشي بي بكره وهروها 10000 اتواني تشي بي بكاو تشي بيكره اما لسردم كاين جورو ستايلو تایبەتمەندی خۆراکەکان زۆرن جۆر و ستایلی جلوبەرگ و کڕینەکانمان زۆرن بەڵام بەداخەوە بەشێکی لە ئەنجامی خواستێکی نائاسایی خۆمان کە بۆمان دروست کراوە لەژێر کاریگەری ڕێکلام و مارکێتینێکی نائاساییە کە بۆن منم خاتە بێ براندی فلان بێ لە فلان شەریکە دروست کرا بێ لە فلان شەریکە لە بەریکەم لۆگۆی فلانی پێوە بێ بۆ چونکە بۆ ئەوی خۆم وا پیشانی دەوروبەر بدەم ئەم شیرینیە کە ئەی خۆم لە بەردەستی جەنابتایە ئەبوو بڕیار وابوو خودی شیرینیەکە و ئەو کەسی شیرینیەکە تەداتێ ئەو لەوێت بواە بۆ من کە بەهاکەی ئەوەندە جێی قسە لەسەرکردن نەبووە بەڵام ئێستا ئەڵێ نەخێر شیرینی فلان کارگەیە هی فلان کۆمپانیایی فلان جێگایە ئەبینی چی سیرەکەی پێش ئەو شیرینیەکە بگا سەیری کارتۆنەکە یەکەین سەیری قوتووەکە یەکەین ڕەمەزانە بێ فێری ئەمانەمان کە بزانین چی ئەکڕین و هەروەها بزانین چۆن ئەی خۆین چۆن خەرجەکەینەوە چونکە ئەگەر فێری ئەم سەبر و ئارامگری و تەحەمل و خۆشویستن و خۆشەویستی بەخشینەوەمان نەکە لە ڕاستیە لە ئەسڵی پرۆسەکە ئێمە دەرچوینەوە ئەکرێ بڵێن ئەو حاڵەتە ناسایە کە بەسەر خۆمانە فەرزەکەین نابێ مرۆڤێکی مسلمانی متەدەینی پابەند بە ڕەمەزان وەکو ستایلە پێش ڕەمەزانیەکە مامەڵە بکە کە پەلاماری هەموو شتێک بە ناکرێ نۆرە بڕی بکە ناکرێ عزیەتی خەڵک بدا ناکرێ لە جادا هۆرێنێکی زۆر لێ بدا بۆی ئێوارە بکە بۆی کاتێک سەیری هەموو ئەم مەشەدە جوانەکەی من پێم وایە ڕەمەزان خۆ ڕێخستنەوەیە ڕەمەزان پابەندبوونێکە بە کۆمەڵێک مەشاعیر و ڕێخستنەوەی چی تاک چی خێزان چیم ینی ئەبێ بیکەینە دەرفەتێک لەگەڵ مناڵەکانە دانشین بزانین ئەم مناڵانە چۆن پارە بخینە بەردەستیان چۆن بەشێکی لێ جیا بکەنەوە چۆن لێی بیبەخشن چۆن سەیری سفرەکەی خۆی بکە لەگەڵ سفرەکەی دەوروبەریان قاڕنی بکە بەڵام بەداخەوە ئێمە خەریکە ئەمە لە ماهیەتەکەی خۆی لە دەسەدەین بۆی ئەبینی سفرەیەکی قەرەباڵخمان هەیە بەڵام تووڕا بێتاقەت ناڕزایەتی ئەبێ سێ جۆر گۆشتمان هەبێ بێ سێ جۆر ترشیاتمان هەبێ سێ جۆر شیرینیمان هەبێ ناسان ئەگە خواردنەکە بەدڵی ئەو نەبێ ناخۆت ئەوەکەی تر دەنگ بەرزەکات و لە کاتێکە ڕەمەزانە بوو بڕیاروا بوو فێری سەبرمان بکە فێری ئارامگریمان کا فێری خۆشەویستیمان بکە ینی ئەو ئەحساسەمان بۆ بگۆزێتەوە کە مانگێکە بۆ ڕێخستنەوەی خۆم بۆ ڕێخستنەوەی خێزانم و مامەڵەکردنێکی خۆشتر باشتر چاکتر لە دەرەوە ئێستا زۆرێک لە وڵاتان دێن
پشکنی نەکەن بۆی کە ئایا ئەگەر مرۆڤ چەند سەعات خواردن نەخوا چی ڕۆکارێکی ئیجابی دروستەکە. ڕەمەزان خۆی هاتووەمەد بۆ دروستەکە هاتوون باس لەوەکەن کە چۆن وا بکەینە خەرجی کەم بکەینەوە شتێکی ڕەمەزان خۆی بۆ خۆی دەرەچە و دەرگاکەی پێشیان داوی بەڵام ئێمە چۆن مامەڵی لەگەڵاکەین ئەوە جێ باس. جا بەڕێز بیلال ئەس بارم دەبێت تا نەک مانگە ڕەمەزانێ هەر مانگە کاتێتن ئەم بارێدارە خۆ پارێزین ئەم گەل خێزانت خۆ تەبابین طبعا لەگەڵ خەلکیژی ڕەفتارێن خۆ بەڕێز بیلال نوکە ئەگەم بچینە مارکێتە دەوێست بیانێدا بچین دبینین عەرەبانێن تژی بووی تشت نەمایە ئەڤە سباهی دەهێت ئەڤە دێ چێ بیتن تا چەند گرینگە خێزان خشتێکی بە خۆدانێ بەریا بچتە بازاری من پێویستیا فلانە تشتە هەی ئەس دمانگا ڕەمەزانێ دێ فلانە تشتە خۆم دێ فلانە تشتە کڕم تا چەند گرینگە خێزان بێ زۆر گرنگە بەداخەوە ئێمە بە کۆی گشتی خۆمان پێمان وایە کە هۆشیاری داراییمان هەیە زۆری نەمان هۆشیاری داراییمان نییە سیرەکەین هەمومان ئیش لەسەرەوەکەین چۆن پارە کۆ بکەینەوە بەس قسەمان لەسەرەوە نە چۆن خۆمان ڕێخێن پارە خەرج بکەینەوە لە کاتێکە ئێستا لە سەردەمی دیجیتاڵە هەموو ئەو مارکێتانی کە من و جەنابەت و هەموو وڵاتیەک سەردانیەکە بەشێکی زۆریان لە سوشال میدیا بوونی هەیە بەشێکی زۆریان سایتیان هەیە بەشێکیان لە ئەپا هەن با من پێش ئەوەی کە بڕۆم با لیستێکم هەبێ بزانم چی ئەکڕم چونکە هەر خەت خودی خۆی تەنها بە دیاریکردنی لیستێک کە من ئەمەوێ فلان و فلان و فلان بکڕم ئەکرێ بەشێک لە خەرجەکەم کەمکەمەوە ئێمە ئەڕوینە مارکێت سەبەتە پڕەکەین بەشێکی زۆریم سەبەتە پێویستمان پێ نیە حاجەمان پێ نییە بەچی ئەخەڵەتێن بە ڕێکلامێکە نووسراوە 15% لەسەر لە کاتێکە من حاجەم بەوە نییە من ئاردم ناوێ ئەوڕۆ شەریکەیەک هاتوو ڕێکلامێکی کردووە بۆ ئارەچم 6 کیسە ئار دەکڕم زەیت یەک دانم پێویستە 2 دانم پێویستە ئەچم 6 دانە زەیت دەکڕم مرۆڤ من پێم وایە لە سەردەمی ئێستا هەمومان وەکو کاڵا سەیرەکرێن زوو تارگێتەکرێن بۆی شتێکی زۆرترمان پێفرۆشێ زیاترمان پێفرۆشێ من ناحەقی مارکێتێک ناگرم ناحەقی کەناڵێکی تەلەڤیزیۆن ناگرم کە لەژێر کاریگەری ڕێکلامە ئەوێ من ئەی بەس خۆم چیم خۆم لەم بابەتە چۆن نەتوانم خۆم تەنزیم بکەم باشکەم ڕێکخراوتر بکەم بۆی کە بزانم چی ئەکڕم هەموو کۆمپانیەکان لە مانگی ڕەمەزانە پلانی خۆیانیان هەیە ستاندی خۆیانیان هەیە داشکانی خۆیانیان هەیە بەڵام ئایا من حاجەم بەوە هەیە من یەک کارتۆن ئاومەوێ 6 کارتۆن بۆ ئەوە بیتەوە بۆ ماڵەوە یەک کارتۆن زەیتتەوێ بۆ 6 کارتۆن زەیت دەخیتەوە دوای خۆت حاجەکەت بۆ ئەمڕۆ مامەڵە لەگەڵ ئەو واقع بکە ئەو لیستە بکە کە دروست کردووە بەس بە تەنها دروستکردنی لیستێک کە بۆی بزانی چیت پێویستە بەشێک لە خەرجەکان کەمەکاتەوە خاڵی دووەم ئەگەر پێشووتر سێرچت کردبێت لە ئەنتەرنێت گەڕابی ئەزانی کامیان نرخەکەی هاتوۆتە خوار و کامیان نرخەکەی بەرزکراوەوە ناکرێت تەنها بە 25% لە سەری نووسراوە داشکان من بکەومە ژێر کاریگەری ئەوەی پەلامار بدەم و 6 حەودانە لەوە بکەمەوە سەبەتەکەم چوارەم زۆرینەی مۆڵەکان و مارکێتەکان بەپی ئەو ڕێکارە دەروونناسی کە ئیشیان لەسەرەکەن موزیکێکی نەرمت بۆ لێدا پەنجەرەکانی ئۆتۆماتیکی پەنجەرە لە ناو مارکێتەکانان نییە بۆی کە تۆ نەزانی چی ئەحساسێکت هەیە و چ کاتێکە و درەنگ پلەنەکە بۆنێکە فلانە فلان هەموو ئەو ڕێگایە بەکارێنێ بۆی دینارێک زیاتر لە من خەرج بکەم لەوێ بەڵام زیرەک ئەوەیە لێوە دەرچی و دینارێک کەمتر بەڵام من ناڵێم ڕەزیلی بکە من ناڵێم تۆ ئاوت پێویستە ئاو مەخۆ لە بەرەوە وڵانە بەس ئەڵێم تۆ پێویست بەوە ناکە 2 کارتۆن ئاو لە تەنیشتێکیان دانراوەیەکیان 2250 نووسراوە یەکێکیان 2500 نووسراوە چی سیرەکەی کارتۆنی نێوان کارتۆنەکان زیادی کردو فەرقی کردو هیچ فەرق ناکا بۆ تۆ من کارتۆن ئەم کارتۆنە بەم یا ئەوە من پێم وایە مرۆڤ بێ زۆر لەوە زیرەکتر بێ بەداخەوە ئەوە کۆمپانیا و سیاستی مارکێتن بیخەڵەتێ بەشەکەک بلاتە بەحسە ڕێخستنەوە بۆ زەڵی کردە گوت گەلک بوونمە تشتێکم پێوی نەبی نابیت بکڕم لەگەلک جارانژی کەسێک کە بەژێر کاریگەریە کۆمەڵگە هەیە دەبێژن بوونمە ئەگەر تشتێک گێمێکری لێ دەبێژن نە ڕازی لە چونکی گەلەتش بۆڵە خۆ نەکرێ خواستم بۆ ڕەمەزانێ ڕاست ڕازی لە ئەو کەسە مرۆڤ بێ خۆی بناسێ من کاتێک ئیشێکمەوێ بە کاکمەتین تەلەفۆنێکی بۆ کەمەڵێم کاکمەتین 10,000 دینارمەوێ دەسەکەیتە گیرفان تەڵێ فەرموو لە هەمان کاتە لە هەمان ڕۆژا پێکەوە لەسەر جادە ئەڕۆین ئەچینە جێگایەک یەک دۆندرمە ئەکرین 1000 دینارە دۆندرمەکەی تەنیشتی بەس لە بەرۆ لۆگۆکەی جوانە 5000 دینارەڵێ کاک بیلال هیچ حاجە ناکە بچینێ با بچینە ئێرە هەردووکمانێکی دۆندرمەیەکە خۆین 2000 دینارەکات ئەو دۆندرمە ساردی سەبەز ناخورێ بەڵام بۆن منە 2000 دینارەکات کاتێک من مەتینێکە بینێم لێرە دەرەچین ئافرەتێک مناڵێک پێویستی بەپارەیە دەسە کاتێک گیرفانیە 10,000 دینارە دات بە منەڵێ من ئەو کوڕە ڕەزیلە نیم توابیرت کردوەوە دۆندرمە 1000 بۆ کڕم ئێستا لێرە کەسێکەیە 10,000 پێویستە 10,000ەکە ئێمێ بەڵام تۆ لێرە پێویست ناکە شتێکی 5,000مان بە 1000 دیناریمان بە 5,000 پێ بدەین من پێم وایە بێ خۆمان لەو کلتورە بە دوور بگرین خۆمان ڕاست و پاک بکەینەوە مرۆڤی ڕەزی لە دوورەوە دیارە نایەوێت تعریفی بکەی بە یەک سەفەر بە یەک خواردن
بە یەک دەرچوون بە یەک گەڕان کەش بەبێ مرۆڤێکیش دەستکراوە بێ مامەڵەیەکی خۆشەویستانە لەگەڵ منابکە بە ئاشکرا دیارە بە بەخشینەکانی بە مامەڵەکردنی لەگەڵ خێزانیا لەگەڵ دەوروبەریا لەگەڵ خزمەتکردنی خۆیان پێمانەڵێکەیە بۆیە من پێم وایە بێ و کللتورە تێپەڕێنین و مرۆڤ بگەڕێنینەوە بۆ ئەسڵەکەی هەمیشە وتومە میێوانێک کە دێتە ماڵەکەی من با ڕەمەزان بێ یا غەیرە ڕەمەزان بێ با ئەوەندە خۆشەویستی بۆ دەرببڕم ئەوەندە ڕێزی بگرم بەلای وە عیب بێ یا بۆ خۆشم عیب بێ بمەوێ لەژێر کاریگەری خواردنە خۆمی بۆ بسەلمێنم گۆشتما هەبێ مریشکم هەبێ ماسیم هەبێ چوزانم شتی بەستوم هەبێ غێر ئەو پێویستی بەوە نییە لە بازار زۆر لەوە خۆشتر هەیە ئەزانی ئێستا خەڵکێک وەک هەمووانەوەی کە ئەیبینین حەزەکەین یەکتری ببینەوە بۆ ماڵەوە داوەتی یەکتری بکەین بە یەکەوە خواردنەکە دروستکەین نەک ئەوەی لەزت لەوە نابە بی بەمە ڕێستۆرانتێک و کافێک بڵێ مۆڵاوەرە لێرە قاوەیە کە بەدەستی خانمێکی ماڵەوە دروستەکرێ دوو جاریش لەگەڵ دەستیشیا ئەڕژێ لەزەتەکەی بەخوای زۆر زۆر زیاترە لەوەی کە من میێوانێکی خۆمە بمە کافەیەک و پێڵێم ئاچکۆلاتەیەکی 5,000 دیناریمان بۆ بێنە خودی خۆی بەدەستیەوە کەدایانێ ڕێزگرتن و احترام و دوو قسەی خۆش و ئەوە حبەکەیە نە کارمەندێکی ڕۆبۆتی لە کافەیەکە ڕێزمەیە بۆ ئەوانە شکۆ ئیشیوەتانێ ڕۆبۆتی کە دێ لەسەر مینۆکە بۆم دیارریەکە و ئەبێ پلەیەکی بکەم و خێرا وەسڵەکەشم بۆ یێنێ و ئەیخاتەوە سەر مێزەکەم و بە جۆرێک دانا و ئەتەکێتە نوێنێک ئەڵێ تۆ دەستی بۆمە بەبا من خۆم لەسەر مێزەکە ئەمەوە یارمەتی بم بیخەمەوە سەر سێتەکێژنە ئەوە تەکێتی ڕێستوران نییە نا بەس من کاتێک ئەچمە ماڵێک لەگەڵ مناڵەکە تێکەڵە بم لەگەڵ خێزانەکە تێکەڵە بم لەگەڵ دەوروبەر تێکەڵە بم کورە لەگەڵ جلوبەرگ و قەنەفە و سیستەمینەکە تێکەڵە بم ئەحساسی ئەوەکەم کە لەگەڵ کیا دانیشتم قسم بۆ بیگەڕێنەوە بۆ ئەو ئەسڵە تۆ وەکو شارەزایەکی ئابووری بە هاوڵاتیان دەڵێ پێش ڕەمەزان بچن کەلوپەلەکانیان بکڕن یان بە ڕۆژانە بیکڕن یان بە هەفتانە بیکڕن باسەکە ڕەمەزان و غەیرە ڕەمەزان ئێمە بە هەروای لێ بکەینەوە کە بڵێن ئایا من چی لە بەرژەوەندی مایە منێک کە ئێستا ئەزانم هەفتەی داهات و ڕەمەزانە کوردەواری واتەنی ئەڵێ تا قاچت تەڕنە بۆ چترێ بکڕە من کە ئەزانم هەفتەی داهات و ڕەمەزانە و کۆمەڵی حاجی ڕۆژانم هەیە زۆر زۆر گرنگە کە من ئێستا بچم بیکڕم بۆی بە ئاسانتر بگەڕێم بۆ ئەوی جوانتر بیر بکەمەوە و لە کاتی برسێتیشا بڕیار نەدەم بۆ کڕین چکە ئێمە زۆر جاری وەکو مرۆڤ دروستکراوێکین کە خوای گەورە وا دروستی کردین کاتێک برسیمانەوە نائاسایی کڕین ئەنجامە دەین یعنی ئێستا کاتێک برسیم بێ زۆر بەلام ئاسای کارتۆنی ئەو لەگەڵ خۆما ببەمەوە بۆ ماڵەوە یعنی تۆ ئەڵێ لە کاتی برسێتی مەچن بازاڕی مەکەن من ئۆتۆماتیکی نایەوە من شتێک نێ بڵێم اختراعێکمان کرد بێ یا شتێک بەڵام ئینسان کاتێک برسی ئەبێ ئۆتۆماتیکی هەڵەداوانی زۆرترە بێ ئەگەر دیقەتە دابێ پیاو کە دێتەوە بۆ ماڵ برایەک خوش ئەوانی کە بە تایبەتی پیاون لە دەرەوە دێنەوە کاتێک سەیرەکەن ئافرەتێک لە ماڵەوە هەیە خواردن دروستەکە دیقەت یەکشت بدا بە تایبەتی لە ڕەمەزانە سەعاتێک پێش مەغریب بێتەوە دێت سەیرێکی قاپەکان هەڵەداتەوە مەنجەڵەکە هەڵەداتەوە سەیریەکەکات بۆچی سەیریەکات ئۆتۆماتیکی ئەوە کەم نییە ئەی بۆ کەمێکی تر لێ نانەی بۆ 2 کیلۆیتر کورە برنجەکە کەمە بۆ چکە برسیەتی خانمی ماڵ باش تێگا ئەڵێ قاپێ برنج بۆم ئایلە بەسە 9 کیلۆ مریش بەسە بەشمانەکە هیچ پێویست ناکە زیادە ڕێنەکە ئەم ژنە زیادی بۆیە کە لە دەرەوەی چی سەیرەکەی سرەیەکی زۆر وەستاوە بۆ ترشات سرەیەکی زۆر وەستاوە بۆ شەربەت سرەیەکی زۆر وەستاوە بۆ شیرینی کە من پێم وایە هیچ حاجەمان بەوە نییە هیچ پێویست ناکە بەشێک لە پێویستەکانمان هەیە پێویستیەکن خراپ نابێ با هەر لە ئێساوی هەفتەیە بکڕین هی دەڕۆژ بکڕین بیلال سعید شارەزای ئابووری میوانێمە بووی گەلێک سپاس بتە زۆر سپاس گەلمەجاوی سپاس بۆ زانیاریەنتە بله دێرین ئەم بێ ئەوەی هاتیکە دوماهەیە بەرنامەیە خۆی بەیانی 24 ئەس بخۆیە پشتی ڕەمەزانێ بەلکی من نبینەوە چونکی دوماهەیە ئەڵقەیە بەرنامەی 24 کواسی دەرکەم لێ ئینشاڵڵا پشتی جەژنە ڕەمەزانێ ئەم دوو هەفتە ببیننەوە ئەجا هەتا سوبای خودت گەل هەوە بیت کوردستان ئەمە پایتەختی هەولێرامە هەیە ئاوەدان بیت خاطرەوە